ئەو دەرمانخانانەی کە لە سلێمانی بێبەرامبەر دەمامەیەک بە هاوڵاتیان دەدەن ئامانجیانە کارێکی مرۆیی بکەن و هاوکاری هاوڵاتیان بکەن لە ڕووبەڕووبوونەوە و خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. هاوکات دەیانەوێت دڵنیاییش بدەن کە ڕێکارەکان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە گیراونەتە بەر. دەمامک بە فری بدەین بە هاوڵاتیانی خۆشەویست بۆ ئەوەی ئەو خەمەیان لا بڕەوێتەوە کە قۆڕخ نەکرێت لە بازارە و دڵنیابن لەوەی کە هەیە لە بازار چکە دەنگۆ بڵاو بووە کە هەر نەماوە. ئەمە یەکێک لەو هۆکارانە بوو کە ئێمە ئەو هەڵساین بەو ئیشە. دووەم هۆکار ئەوەیە ئێمە وەکو دەرمانسازان و کەرتی سەحە و هەموو لایەنەکان خۆمان بە دڵسۆزی هاوڵاتیان نەزانین بۆ گەڕانەوەی متمانەیە لە بینی ئێمە و هاوڵاتیان بەوەی کە ئێمە دڵسۆزی ئەوانین. لە چوارچێوەی ڕێکارەکان بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، حکوومەتی هەرێمی کوردستان ژمارەیەک بڕیار و ڕێنمایی دەرکرد. بڕیاریشیدا هەر کەسێک دۆخەکە بۆ زیادکردنی نرخی کاڵا و پێداویستی بقۆزێتەوە بە توندترین شێوە سزا بدرێ. لە هەموو شارەکانیش چاودێری نرخی بازاڕ بە تایبەتی دەمامک و پێداویستی پزیشکی بکرێت. داوا لە سەیدەلێکانەکەین کە دەرمان و دەمامک و دەستکێش و ئەوەی کە پێداویستی ئەم نەخۆشیە هەیە گرانی نەکەن، حکوومەتیش چاودێر بێ بەسەریانە. ئەمڕۆ هاتم ماسێکم بەبێ بەرامبەرگرت لەم سەیدەلەیە کارێکی زۆر باشەکەن چکە زۆربەی سەیدەلەکان پێشتر ماسکانەیە بە 1000 بۆ 1000 دینار بەس ئێستا باشە ئەمە بە بەرامبەرگرتووە. هەرچەندە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان جەختی کردەوە کە تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوو بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە، بەڵام ترسی هاوڵاتیان لە کۆرۆنا وای کرد بۆ خۆپاراستن پەنا بۆ دەمامک بەرن. هەر لەو چوارچێوەیەشدا لە زۆرینەی شارەکان چەندین دەرمانخانە بێ بەرامبەر دەمامک بە هاوڵاتیان دەدەن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.